سێهەم شەوی ڕەمەزان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خوايا حمد ستایشێکی بێپایان بۆ تۆ، ئێمەت گەیاندۆتە شەوی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزان. یا ربی حەمدی تۆ ڕێکبوونیەوێت، سەنای تۆ بەردەوامیەوێت، بەردەوامی و ڕێکبوون و ڕازبوونم پێ ببەخشە. تۆ ئەی بەخشیت، کەس نییە ئەوە ببەخشە یا رب. حەمدی تۆ زۆرترین تەسبیح و تەقدیس و تەحمید و تەمجیدیەوێت، زمان و دڵی ئەم تەحمید و تەمجیدەم پێ ببەخشە یا رب. حەمدی تۆ منی بێتۆی ناوێت، حەمدی تۆ ئیخلاسیەوێت، ڕازی بوونی ئەوێ، ئیخلاسی یەکتاناسی و ئاوێتەی یەکڕووگەبوون و توولی عیبادەتی ئەوێ. یا رب پێم ببەخشە. یا ربی تۆ کۆمەکی کەسێ نەویستووە، بەشداری خوایەتیت هەرگیزا و هەرگیز قبوڵ نەبووە، عەزەمەتی سنوورێ ناناسێ، چاوی ناظر هەمیشە بۆ مەجدی جەبەروتت قاسر، صفەتی مەخلوقاتێ بۆ خۆت قبوڵ نەبووە هەرگیز. حەمد بۆ تۆ ئەڵڵایت، بێهاوتایت، ذکر و فکری ئێمەی بچووک لە کۆپەی بە کبریای عەزەمەتی تۆ بە. ئیرادەی ذاتی حەق بە کەس سنووردار ناکرێت، زوبان و دڵ لە تەفسیری صفاتت کەلە و پێی ناکرێ. مرۆ بە عەقلی مجەڕەدی بێوەحی کاتێ خۆی پڕتاوی ناسینی تۆکە، دەستیان بەردیواری تەسکبینیەکەوێت یاچن. بەبێ خۆ ناساندنی ذاتی خۆت بە ئێمە نەناس و سپڵەی پێنەزانین. یا الله تۆ مەلیک و جەبار و قودوس و ئەبەدی و ئەزەلی و سەرمەدیت شەریکن نییە، لا شەریکە لەک. ئەحەدیت لە بەحری مەلەکوتە قوڵترین مەزهەبەکانی فکرتیاچون و نەگەڕانەوە و محەیر بوون. پاشاکان دەسەڵاتدارە گەورەکان خاوەنی هیچ نین. گردنەکان ئەگەر نۆشی شەربەتی زیلەت بۆ تۆ بکەن لە دەرگای عیززەتت ڕوویەکی شکۆداریان پێدەیت. حەمد بۆ تۆ یا ربی. ون بۆکانی مەلەکوت نەبین و تیا نەچین یا رب، کوژاوەی لاپەڕەکانی مەرحەمەتی تۆ نەبین. ئەیە و ئازیزانەی دڵتان وابەستەی ئەم مناجاتە بۆ لەم شەوی سێهەمی مانگی پیرۆزی ڕەمەزانەیە. یا ربی دەستی ئەم هەموو خەڵکە، ئەم هەموو ڕۆحە، ئەم هەموو دڵەیکەوە ئەمڕۆ بەڕۆژوو بووە، دەسمان بگرە بۆ نزیکترین ڕێگەکەی خۆت. تۆ دەسمان نەگریت، بوون و نەبوونمان نەبوونە یا رب. بێ ئاگاییمان لە ذاتی حەق ماڵوێرانمانەکە. با بە ئاگا بین پێش مردن، دوای مردن بە ئاگایی سوودێکی نییە. پێش لیقای بکەن، پێش پەشیمان ببنەوە، دەستکاری دڵتان بکەن کە چاک بوو هەمووشت چاکە بێت. چاکبوونی دڵ تەقوا و تەوەکولە بەخوا، چاکبوونی دڵ حەڵال خۆری و پارەی حەڵاڵی ژیرفانەکانتانە، معریفە و قاڵبوونە بە ذکر و فکر و عیبادەتی بۆ خوابوون. دەیبا بۆ خوابین، هەر وەک دۆستەکانی خوا بۆ خوابوون، بە باشتر لە دنیای گەیاندن. ئێوەش لەو ڕێگەیابن بە باشترەگەن. سەرقاڵی تاعەت و سەبر لەسەر تاعەت بن، ئەو زاتە کارەکانتان مەیسەرەکات. ڕازی بن بە کارەکانی ڕازیتانەکە. دۆستانی خوا بەسەر پێچی نەفسیان لە تاعەتی خوا نزیک بوونەوە و نەفسیان ڕام کرد و دەرگای عیبادەتیان بۆ کرایەوە. دەرسی نەفسی خۆتان دابدەن. دەرسی نەفسم ئەبێت دای بدەم. خۆتی خۆت بکەرە ئامانجی خۆت، خەریکی خۆت بە ماڵوێران. کەس فریات ناکەوێ. ئەگەر فریای ڕامکردنی نەفسە کەوتیت فریاکەوی، ئەگەر ناکەویت ئەیتە ئەدوو بێدات. ئەگەر نابینای خۆمان بین چۆن فریای نابینای ترەکەوین. ئیشێ بۆ غەیری خوابێ خەڵکی بۆ لای کێبانەکەی. ئێمە لە خەڵوەتە پێگەین و لە جیلوەتە ونەبین. تەوحید لە ناو دەرگایە بێت و شەریک بۆ خوا لە ژوورەوە. میوانی ئەم ماڵە نیفاقە ئەی هاوار. زبان بە ئەڵڵا پارا و دڵ بە نەناسین وێران ئەی هاوار. چ گێژاوێکی خنکێنەرە. ئیمانداری ڕاست شەیطان ناناسی هەتا بیپەرستێت. دەیبا نەیناسین، ونی بکەن لە ژیانی خۆتان،
لە خوێنتان دەری بێنن و فڕی بدەن، مانگی فرسەتە ڕەنگە فرسەتی مانگێکی ترت نەبێت و سێهەم ڕۆژی ڕەمەزانێکی تر نەبینی، تەوبە بکە. وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين حنفاء